بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش براني برزو خوش شويست خوش حالم بعد آماده بونتان وصلاة ورحمة لو برزانا بك صلاة الناردوة وسباسي آماده بونو لايكو كومنت كانتان أكم خوش شويست كانم باجوي كزاني من أم جيهانا چۆن ئەگوزارێت چەند قەرزدارین وەکو مرۆڤ و درکمان بەوەی کرد کە ئەم قەرزە یەخەی تاکتاکی مرۆڤەکانی ئەم سەرزەویە گرتووە و هەموو حکومەتەکان قەرزدارن بە ئەمریکاتەوە بە فەڕەنسا و ئەڵمانیا و یەکێتی ئەوڕۆپا هەموویەوە بە کوردستان و عێراقشتەوە و ئەم قەرزە وای کردووە کە دەرگا بەسەر دیسکۆ مەلها و قومارخانەکان و مەشڕوب و جگەرە و تەقەمەنیەکان و زۆربوونی چەک و سیلاح و مافیا و مافیاگەری و ئەمانە کۆمەڵێک کێشەنە کە لەگەڵ خۆی هێناوتن ئەو قەرزانە. واوەشمان زانی کە ئەم زەویە سێ قات و نیوی خۆی قەرزدارە و ئەگەر بێت و خەڵکانی قەرزدار بن وەکو ئێمەی مرۆڤ نەوەکانیشمان قەرزدارن حتمما کەسانێکیش هەنە خۆ پارەکە وەرئەگرن یاخود ئەو پارێکە ئێمە ئیشەکەین زەریبە ئەدەین و وڵاتەکە ئەو وڵاتان کە نەوتیانێ نەوتەکە ئافرۆشن و پارەکە قەرزەکە ئادنەوە کەسانێک هەیە وەرەگرن کەسانێک هەنە باڵێن ئەو 7 ملیار و نیوەی کە لەسەر زەوی هەموو قەرزدارە بەڵام کۆمەڵە خەڵکانێکیش هەنە کە ئەو پارە وەرئەگرن و هێز و دەسەڵاتی خۆیان بەهێزترەکەن و پەرە بەو پرۆژە ئەدەن بە ئەجینداکەی خۆیان بۆی کە لەو وڵاتەی کە تێیدا ئەژن یاخود لەو جیهانەی کە لە بەردەستیاندا وایە بۆیان ئارا بۆ دەرگاکان بۆ کراوەتەوە حتمما ئەوانش پەرادەن بەو سیاسەتی کە خۆ هەیتیان وەکو ئەمڕۆ ئێستا کە با بڵێن کە ئینتیخاباتە لە نێوان جۆن بایدن و ترامپ و ئەوانەیە حتمما ئەوێن دەرێ بناغەی ئەو دیموکراتیەیە و قەرزدارترین وڵاتیشن کە ئێستاکە زیاتر لە 27 تریلیۆن دۆلار قەرزدارن هەر تریلیۆنێکیش 1000 ملیارە کەواتە کە ئەوان زۆرترین قەرزدار بن با بزانین زۆرترین ئەو کەسانی کە پارەکە وەرەگرن لەوێن دەرێنە چونکە من ئەگەر لە گوندێک بم لە هەمویان دەوڵەمەندتر بم و ئەوان هەموو قەرزدار بن حتمما ئەبێ ئەوان قەرزداری من بن کاتێش کە باسی قەرزی دنیاکەین ئەڵێن ئەمریکا قەرزدارترین وڵاتە خۆ ئەبێ ئەو کەسانی کە پارەکە وەرئەگرن لەوێن دەرێ بن بۆیشە هەر وڵاتێک هەر کەسێک هەر شخصێک کە قەرزدار بێت حتمما دەستی کورتترە زمانێکی کورتترە و دەسەڵاتێکی کەمترە بۆ چونکە کەسێک هەیە کە لە سەروی خۆتی پارەی لێ وەرگرتووە و قەرزدارێتی و حکمیشی بەسەردا ئەسەپێت و بەسەریشدا ئەشێت کەواتە بۆیە پێویستە ئەمڕۆ زیاتر باسی ئەم وڵاتە بکەین کە زۆرترین قەرزی لەسەرە و ئێستاکەش دوو کەس لە مەیداندانە کە هەردووچیان ئەیانەوێت ببن بە میراتگری ئەو قەرزەی کە حکومەتەکەی لەسەریەتی وەکو ئەوەیە کە تۆ بتێ سوپەرمارکێتێک بکڕیتەوە بە قەرزەکەیەوە بە ئەشیایەکانیەوە تۆ چۆن ئەچیتە ناو ئەو سوپەرمارکێتە بکڕیتەوە لە کاتێکە بزان ئەوەندە قەرزدارە قەرزی شاگردەکانی قەرزی کۆمپانیا ئەو کۆمپانیانێک کە کاری لەگە سوپەرمارکێتەکە ئەکەن کەچی هەموو ململانەیەکەن بۆ سوپەرمارکێتە پێتان وایە کابرا ململانێ بکە ئەگەر بزانین زەرەرەکات بێگومان نەخێر بۆ ئەویش ئەوێتن لەو سوپەرمارکێتە دەستە گوڵی خۆی لێ بدات و بیداتە ئەو نەفەرێک کە لە دوای خۆی ئەکڕێتەوە ئەین ئەو بازاڕی ئێستاکە ئەو دنیاە بز بکۆ سوپەرمارکێتێ باش بزانن ئەم ئەمریکایە 27 تریلیۆن و زیاتر قەرزدارە باشە جۆن بایدن و ترامپ بۆ ململانیەکەن یاخود ئەوکانتر بۆ ململانیەکەن لەوانەیە ئێستا کە ئەگەر یەکیان دەرچوو بابن ئەگەر ترامپ دەرنەچوو وەکو ئەوانە پێشە خۆیان ئەبینی دەست بەدەستیەکەن و دەسەڵات بەجێ دێڵێتن و بە تیارێک دێت سەرۆکە کۆنەکە لە ئابات و سەرۆکە نوێیەکەش دێتن و قسەیەکە بۆ ئەو خەڵکانی کە لەوێ ئامادەبوونە ئەوانەیە کە بە لایف سەیرەکەن ئەوانەیە کە لە حەدیقەکە دانیشتیونە لە کۆشی سپیە یعنی وانیشانی مادەن کە بەڕاستی ئەمە پڕە لە دیموکراتی و خەڵکانێک هەڵبژێردراون کە ئەم خەڵکە ئەو کەسیان هەڵبژاردووە باشە ئێمە ئەزانین ئەم سەرکردێکە دێت سەر ئەو حکومە دەسەڵاتی بەسەر ئەوم قەرزەدا ناشێت حتمما ئەوەی کە لە پشت پەردەیە کە پارەکە وەرئەگرێت ئەبێت دەسەڵاتی زۆر زیاتر بێتن و حکمی زیاتر بێت ئەدی باشە بۆ ئەو سیناریۆ نیشانی ئێمادن کە کەسێک نیشانی ئێمادن کە دەست بەدەستی کراوە
کە بە شێوەیەکی دیموکراتی هەڵبژێردراوە لە کاتێکە کابرا قەرزدارە. ئێستا باسەکەن ئایا بەڕاستی ئەم خەڵکەی کە سەیرێکە و پێی وایە شەڕۆڤەکارێکی سیاسیە و لە هەموو وڵاتەکان دەنسەر شاشە تەلەڤیزۆنەکە باسی ئەو دەست بەدەستی ئەکەن کە گوایە دەست بەدەستی هەیە لەوێ دیموکراتی هەیە، خەڵکە کەسێکیان هەڵبژاردووە کە لە ئازاری خەڵکەکە تێئێگات، بۆیشە پێویستە لە هەڵبژاردنەکانە بەشدار بین بۆی کە باشتری سەرۆک هەڵبژێرین بۆی کە ئازاری میلەتەکە کەم بکاتەوە. کەچی لە کاتێکە هەموو سەرکردەکانی یەک لە دوایەکی ڕابردوو هیچیان نە قەرزەکەیان کەمتر کردوتەوە نە لە ئازاری خەڵکیان کەم کردوتەوە، بەڵکو ستەمەنەکان گرانتر بوونە، زەریبە گرانتر بووە، داو دەرمان گرانتر بووە، شەڕ و ئاژاوە زیاتر بووە، مافیاگەری زیاتر بووە، دووبەرەکی لە نێوان ڕەشپێست و سپیپێستە زیاتر بووە، قەرزی سەر وڵاتەکە سەیرکەن چەند چرکە لە دوای چرکە زیاد دەکات، قەرزەکە زیاتر بووە، هیچ لە مەوزوعەکە نەگۆڕاوە. هەتا ترامپ بتوانێت بیکات یاخود جۆن بایدن بیکات ئەگەر دەرچوو. ئەدیکەواتە ئەم ئێمەی کە بینەرین ئایا کاتی ئەو ناتوێ ئێمە گاڵتە بەو سیناریۆیە بکەین و تۆزێک عەقلی خۆمان بخەینە گەڕ بزانین چی ئەگوزەرێ لەو وڵاتانەدا کە ئەو دایکی دیموکراتیە، کە ئەو پەرەپێدەری دیموکراتی لە وڵاتەکانی خۆشمان بۆیشە بینی حیزبی دیموکراتی دروست بوونە، حیزبی ڕێکخراوە دیموکراتەکان دروست بوونە، بەدڕەوشتی دیموکراتی، هاوڕەگەز باسی دیموکراتی، بیر و ڕای دیموکراتی، هەموو دیموکراتی ئەو هەموو ڕێکخراو حیزب و لایەنانە هەتا وای لاتوە خەڵک ناوی لە خۆشی بێت دیموکراتی، چونکە ئەوەندە پیرۆز کراوە بابزانین بەڕاستی ئەم خەڵکانە کە هەڵبژێردراون بە دیموکراتی هەڵبژێردراون یان شتێکی تر هەیە لە پاڵ ئەم شتەدا بۆی کە ئێمە بەهۆش خۆمان دابینەوە پێش ئەوەی لە دنیادا لە قیامەتە بڵێن تەڵڵاهی ئین کوننا لەفی ضەلال مبین، بەڕاستی ئێمە زۆر گومڕابووین، بە لە دنیادا بڕێک بەهۆش خۆمان دابینەوە بۆی لە دنیادا پەشیمان ببینەوە. خۆشەویستەکان، پرسیاری زۆربەتان ئەوە بووە چێن ئەو کۆمپانیا ئەو بانکانە کە دەسەڵاتیان هەیە و ئەو هەموو قەرزەشیان داوە بە ئێمەی مرۆڤ بە هەموو حکوومەتەکان بە ئەمریکا و بە هەموو وڵاتەکانەوە. ئەمڕۆ هەندێکتان بۆ باسەکەم ئەگە زۆری باز بکەم بەش ناکات، بەڵام کەمێکتان بۆ باسەکەم بۆی کە ببێتە بناغەی ئەو ڕاستیانەی کە بۆتان باسەکەم. طبعاً لە ئەمریکایە لە هەموو وڵاتەکان کاتێک کە هەڵبژاردن ئەکرێت ئاگادار بن، هەڵبژاردننی هەر وڵاتێک پێویستی بە پارەیەکی یەکجار زۆر هەیە بۆ دیعایە و پرۆپاگەندا، ئەبێ مێدیای هەبێت، ئەبێ ڕۆژنامەی هەبێت، ئەبێت لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بەهێز بێت، ئەبێت وڵاتی بتوانێت هەموو کون و قوشبنەکانی وڵات لە گوند و لە شارۆچکە و لە شارەکان و لە قەزا و ناحیە و شارە گەورەکانە ئەبێت ڕسم و وێنە بڵاو بکاتەوە، ئەبێت دیعایی خۆی بڵاو بکاتەوە، ئەمەش بە پارەیەکی یەکجار زۆر دێتە ئاراوە، بۆ بە ئاسانی ناکرێت. یعنی من و تۆ ناتوان هەرگیز لە سیستەمێکی دیموکراتیە بتوانانی ببی بە سەرۆکە یاخود بتوانانی تۆزێک بەرەو پێش بڕۆ ئیلا ئەبێ پارەدارێکی زۆر بیت، پارەدارێکی بێغایەت بیت. هەڵبژاردنەکانی ئەمریکا کە وڵاتێکی گەورەیە بابڵێن بەس وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەقەدەر قاڕەی ئەوڕۆپایە نیشتیمانەکەیە 331 ملیۆن کەس تێدا ئەژیت و مەساحەکەی گەورەیە پێویستیان بە دیعایی زیاتر هەیە. لەوێن درێدا هەر سەرکردێک هەر کەسێکە بیوێ پرۆپاگەندە بکات و بتوانێت هەموو کون و قوشبنی وڵات پڕ بکات و هەموو مێدیایەکان پڕ بکە لە پرۆپاگەندا، نزیکەی 9 ملیار تا ملیارێک دۆلاری پێویستە بۆی کە بتوانێت خۆی کاندید بکات و ئەو کون و قوشبنانەی جیان پڕی وڵاتەکەی پڕی دیعای و پرۆپاگەندە بکات. ئەو سەرکردەی کە دێتە سەر حکوم ئاگادار بە ئەو پارەیە نییە، هەیە هەندێکیان تەنها ترامپ با بڵێن کە لە سای لە 2016 کاتێک کە دیعایی پرۆپاگەندەکانی کرد بەچی خەڵکەکەی چاواشە کرد، وتی خەڵچینە من بە پارەی خۆم پرۆپاگەندا ئەکەم وەکو سەرکردەکانی پێش خۆم ناکەم کە ئەوان بە پارەی خەڵکانێک پرۆپاگەندایانە کرد و لە مەسلحەتی ئەواندا کاریانە کرد. ئەمە قسەکانی مەوجودە ترامپی لاشم هەیە وەکو بەڵگا، کەواتە ئەو بەچی خۆی پەڕاندەوە بەوەی کە ئەو وتی من ناکڕێم، یعنی کەس ناتوانێت من بکڕی، یعنی کەواتە ئەوانە پێش خۆم بە ئۆباما و جۆرج بۆش و کلینتۆن و ئەوانە هەموو خۆفرۆشن، خۆیان فرۆشتە بەدەستی کۆمپانیا و بانکەکان و سەرمایەدارەکان، بۆیە من ئەو سیفەتەم تێدا نییە، بەمە توانی خەڵکەکە چاواشە بکە خەڵکی ویان زانی ئەم کابرایە دەست بە دەستیان پێ ناکات و زاڵ ئەبێ بەسەر دەسەڵاتی کۆمپانیا و بانکەکاندا و هەندێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە، بەڵام بەڵکو زیاتریشی کرد ترامپ.
لەو 4 ساڵی ڕابردوودا بەڵکو زیاتریشی کرد. جۆن بایدن و ئەوانە هەموو پارە وەرئەگرن لەو کۆمپانیانەی کە دەسەڵاتدارن لە وڵاتدا. یەکی لە کۆمپانیانەکە بۆتان باز بکەم لەوانەیە ئەوەی کە لە ئەمریکا ئاژیت ئەو ناوەنەکادەم زۆر بە واضحی ئەتوانین لێکۆڵینەوە لەسەری بکات. یەک لەوانە دوک ئێنەرژی کە گەورەترین کۆمپانیای کارەبایە لە ئەمریکا، زیاتر لە 90% کارەبای ئەمریکا کۆمپانیای دوک ئەنەرژی دابینی ئەکات. ئەم کۆمپانیایە ڕاستەوخۆ دەستی هەیە لە نێو سیاسەتی ئەمریکادا و هەرچی سەرکردێ ئەبێ لەوەوە پارە وەربگرێت، ڕەشوە وەربگرێت بۆی کە بتوانین دیعای و پڕۆپاگەندە بکات. ئەویش بە بەلاش نایداتێ، ئەڵێ ئەبێ ئەم شتانە بۆ جێبەجێ بکەی کاتێک کە چوویتە سەر کورسیەکەتە. ئەویش پارەی نییە، حەزی لێ ببتە سەرۆک ئێوە بێتێ کەواتە ئەبێ ئەجندای ئەم کۆمپانیا جێبەجێ بکات. بۆی یاسای دەرچوو بە یاسای 559 لە کۆنگرێسە دەرچوو ئەم کابرایە ئەم بابلێن ئەو کۆمپانیایە کە پارە ئەدا بە هەردوو لایەن بابلێن حیزبی کۆماری و حیزبی دیموکراتی ئەڵێ کە سیر کرا ئەوانەی کە دەنجیان پێدا بوو ئەو سیناتۆرەکان لە ماوەی ڕابردوودا 568,150 دۆلاریان لەو کۆمپانیا وەرگرت بوو. ئەوانە کە دەنجیان بە ئەو یاسایەدا ئەو یاسایش هەمووی لە قازانجی کۆمپانیای دوک ئەنەرژی ئەسۆڕایەوە و ئێستا بوو بە یاسا. کەواتە ئەوان کە بیانەوە یاسایەک لە مەسلحەت و بەرژەوەندی خۆیان بێنە ئاراوە، یاسایەکە بەچێکن بەو شاگردانەی کە هەڵبژێردراون کە کاندید کراون وێنیان لە کۆڵانەکان دراون خەڵکی بە چاوی فرەحناوی سەریانەکەن کە ئەمە ئەتوانین لە ئازارەکان تێبگە، بەڵام ئاگای لە خۆی ئاگیان لێ نییە کە لە پشتەوەڕە ئەمە لە مێژە فرۆشراوە کڕین فرۆشتنی پێوکراوە خۆی فرۆشتووە میلەتیش فرۆشتووە. باشە چەندی کۆمپانیات یەک لەوانە فایزە یان فیتسە بە ئەڵمانی خوندرێتەوە کە یەکی لە کۆمپانیا گەورەکانی داودەرمانە کە ئەویش کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە لە نێو سیاسەتی ئەمریکادا کە پارەیەکی خەیاڵی ئەدات بەو کەسانی کە خۆیان کاندید کردووە، چی وەکو سیناتۆر، چی وەکو ئەندام پەرلەمان یاخود وەکو کاندیدی بۆ سەرۆکایەتی. ئەمانە یاخود شەریکەی باڵێن فارماسیەکان هەمووی باڵێن کۆمپانیاکانی داودەرمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارە ئەدەن بەو کاندیدانانە کە لە کە چوونە سەر کورسی ئەبێت لە مەسلحەتی ئەواندا کار بکەن. بۆ نمونە کۆمپانیاکانی داودەرمان مەسلحەتی ئەوان لە چدایە؟ بەوەی کە هەرچی شتێکیان گران کرد، هەرچی دەرمانێکیان بە فرت و فێڵ بڵاو کردەوە کەس ناتوانێت قسە بکاتن و چۆن خەڵک ئەگوشن و ئەدۆشن. خەستەخانە چەند گرانەکەن، دەرمان چەند گرانەکەن، عملیات چەند گرانەکەن، مانەوەیەک لە خەستەخانە چەند گرانەکەن، لە دایک بوون چەند گرانەکەن، کەسێک ناتوانێت بڵێ ئەم شتێت گرانە ئەبێ کەمی کەیتەوە. نمونەیەک لە ساڵی 1996 یەک بابلێن شوشەی ئەنسۆلین ئەوانەی کە سوکەریان هەیە کە دەرزێکە لە خۆیان ئەدەن بە 16 دۆلار بوو لە ساڵی 1996. ئێستا بە چەندە؟ ئێستا بە 340 دۆلارە. 16 دۆلار ئێستا بە 340 دۆلارە لە ئەمریکایە. بۆ بە کەیفی خۆیان گرانەکەن، بۆی خەڵکانێکی زۆرتر تووشی سوکەری بوونە و ئەوان زیاترەوە بەرهەم دێنن و چەندین قات 1200 قات زیاتریان کرد لەو ڕێژەیە کە هەیان بووە. کەسیش ناتوانێت بڵێت داودەرمانەکەت گرانە. ئەمە واقعیاتە، ئەتوان سەیری دەرمانی ئەنسۆلینیش بکەن. بۆ چونکە لە ئەم کۆمپانیانە ڕاستەوخۆ پارە ئەدەن بەو سەرکردانەی کە خۆیان کاندید کردووە. لە 2010 تا 2016 کۆمپانیاکانی دەرمان 210 ملیۆن دۆلاریان داوە بە سیناتۆرەکان. لە 2010 تا 2016 210 ملیۆن دۆلاریان وەکو ڕەشوە وەکو ڕەشە داوە. یعنی کاتێک کەسێک ئەبێتە بە لە کۆنگرێس ئەبێت بە ئەندام یاخود سەرکردە ئەگادار بە هەر هەمووی لە پێشدا ئەوانە کڕاون، هەر هەمووی کڕاوە. ئەم سەرکردانە ئەو هەڵبژێردراوانە چ بە ڕاستەوخۆ بێنە سەر حکم ئەو ئەجندایەکە هەیتیان یاخود ئەو یاسایان لە بەرژەوەندی خۆیان بێنە ئاراوە چ بە ناڕاستەوخۆ کەسێک بکڕن و لێوێن دەریدابیست فەرقی نییە. یعنی بۆ نمونە ئیکسۆن مۆبیل وەزیری دەرەوەی ئەمریکا لە 2017 وەزیر بوو.
سەرۆکی چ بوو سەرۆکی ئێکسۆ مۆبیل بوو کە خۆی کە ترامپ هاتە سەر حکم ئەوی کرد بە وەزیری دەرەوە هەرچی ئەجندای هەبوو هەرچی ئەو فکرەی هەبوو لەو وڵاتانە کۆمپانیاکانی ئەو لە چ وڵاتێکدانە بە ناوی حکوومەت و وەزیرەوە هەموو شتەکانی خۆی جێبەجێ کردو و ئەو یاسایانەی کە پێویست بوو لە وڵاتانەی کە ئیکسۆمۆبیلی لێە هەر هەمووی ئیمزا پێکردن بە ناوی حکوومەتەوە و لە بەرژەوەندی گیرفانی خۆی و هەر شتێکیش بکرێت کە وڵاتێک نیگەرانی خۆی دەرببڕێ بە ئامادەبوونی ئیکسۆمۆبیل یان بەیانی بیان و ئیکسۆمۆبیل لە وڵاتەکەی خۆیان دەربکەن بەو یاسا نێودەوڵەتیانەی کە بە خۆی با بڵێن نووسویەتیەوە ئەم حکوومەتە غەڕامە ئاکات یعنی هیچ حکوومەتێک باش بزان کە کۆمپانیایەکی ئەمریکیاتە وڵاتەکەیە ئوسترالیا بێت ئەڵمانیا بێت ئەوروپا بێت ئەمریکا بێت لە هەر جێگای لە جێگایەکان لە ئەمریکای لاتینی بێ کە هەر کۆمپانیایەکی ئیکسۆمۆبیل بێت یان جگەرە بێت یان مەشروبات بێت یان ڕێستەوران مەطعەمەکان بن یاسای نێودەوڵەتی هەیە کە پشتگیری ئەواناکەن ئەوانش بە ڕاستەوخۆ یان بە ناڕاستەوخۆم یاسایەکی نێودەوڵەتیان دەرکردووە کە نەتوانن نە کۆمپانیاکەی دەربکەی نە کۆمپانیاکەی لابێ نە ئەو دەرمانێکە بەکاردین خراپ بێت بۆ بەرژەوەندی کۆمەلگات دەست نەدات یان ژینگە پیس بکات زۆر بە هیچ شێوەیەک لە شێوەکان حکوومەتەکان ناتوانن دەستکاری ئەو کۆمپانیانە بکەن بڵێ کاکە ئەو دووکەڵێکە دەرێکەی ژینگەکەی زۆر پیسەکاتن یاخود بەهۆی گەورەبوونی شارەوە لە کۆمپانیاکەت نزیک بوونێتەوە تکایە یەک تۆز کۆمپانیاکەت بگوازۆ بۆ ئەولاتر ئیتر باشە گوازمەوە بەڵام ئەوەندە ملیارم ئەوێ ئەو اینجا ئەتوانم چەند کیلۆمەترێک لەو شوێنە دوور بکەمەوە یعنی کە پێگای خۆی چەقان لە وڵاتێکە بە ناوی حکوومەتەوە ئیتر یاسا نێودەوڵەتەکان ناو یوئێنیش لە پشتگیری ئەو کۆمپانیایاندا کارەکەن کە لە وڵاتەکانی جیهاندا کارەکەن سەیری بکە ئێستا بڕیارەچیان دە لە ئەڵمانیا بەوەی کە بە تەواوی دژی جگەرە بوەستنەوە هەرچی دیعای و پروپاگەندە هەیە نهێڵ لەسەر شەقامەکانە لەسەر شاشە تەلەڤیزیۆنەکانە و وێنەی زیانەکانی جگەرە لەسەر پاکەتەکان بدەن و بۆی کە خەڵکی ئەوەندە جگەرە نەچێشن و گەنجەکانیان چیتر تووشی ئەم شتە خراپە نەبن بەڵام حکوومەتی ئەڵمانیای نەیتوانی دیعای جگەرە لە سەر شاشە تەلەڤیزیۆنەکانە کەم بکاتەوە یان لای ببات یان لەسەر شەقامەکانە لای بات بۆ چونکە یاسای نێودەوڵەتە پشتگیری ئەم کۆمپانیاکات بەر لەوەی کە ئەو کەسانێک کە لەدایک ببن یان هاتوونتە سەر حکم کە ئەیانەوێت شتێک بکەن بۆ میلەتەکە یان میلەت ڕاپەڕیە یاخود ناڕەزای دەربڕیوە بەڵام کە دێنە سەر حکومە بینی یاسایەک پێش ئەوان هەیە کە تەواو پشتگیری لە کۆمپانیاکانی جگەرە ئەکات یان مەلها یان دیسکۆ یان مەشروبات یان هەر شتێک لەوانە یان تەقەمەنی یان داودەرمان هەر یەکێک لەو کۆمپانیانە بە یاسایی کراون کە پێگەیان قەیم کرد لە وڵاتێکە ئیتر دەرچوونیان زەحمەتە ئیلا بە چەندەها ملیار ئینجا ئەتوانن کەمێک لا بکەون یعنی 2002 و 2003 بوو کۆمپانیایەکی فالتێنفالت کارەبا بوو لە هامبۆڕی لە ئەڵمانیا ژینگەکەی زۆر پیسە کرد با بڵێن خەڵکی وتیان ژینگەمان زۆر پیسە بێتن و بۆنەکەی بۆ لامان دێتن و داوایان لە حکوومەتی هەرێمی هامبۆڕە کرد کە ئەم کۆمپانیایە ئەم بنکەی کارەبایە تۆزێ بگوازنەوە ئیتر بوو بە مشتومڕ ئەم کۆمپانیا داوای 6 هەتا 10 تریلیۆن دۆلاری لە حکوومەتی هەرێمی با بڵێن هامبۆرگە کرد بۆی کە چەند کیلۆمەترێک بنکەکەی بگوازێتەوە باشەوە ئەڵمانیا ئەوتوانێت قەرز بکاتن بیداتە یان خەڵکەی بگوشێ و بدۆشێتن و لە زەریبەکەی بدات بەوانەوە بەڵام ئەگەر کۆمپانیایەکی لە کوردستان بوو داوای چەند ملیارێکی کرد چ بکات کەواتە بێتن کاکە لە جێگای خۆ دانیشە کوڵای خۆمان بگرین و بابانەی بات ئەو هەموو ملیارە لە چی داوای چی لێکەین چۆن ناتوانین بەرەنگاریشی ببیەوە ناتوان لە بەرەوەی دەسەڵاتی لە سەری حکوومەتی ئەڵمانیا و لە سەرۆتی حکوومەتی کوردستان و لە سەری حکوومەتی ئەمریکاشدا هەیە چونکە هەر هەمویان شاگردی خۆیانن یاسایەکانی نێودەوڵەتی و ناوخۆش هەموو لە بەرژەوەندی ئەوان نووسراوەتەوە کەواتە ئیکسۆمۆبیل کە هاتە سەر حکوم ئەو بابلێن ڕێکس تێلەرزۆن کە کابرا وەزیری دەرەوە بوو 2 ساڵ کاری کرد دوایە ئیستیقاڵی کرد چۆ سەر ئیشەکەی خۆی و ئێستاکە مدیری ئیکسۆمۆبیلە کەواتە بوون بە وەزیری و ئیستیقالەکردن و بوون بە سەرۆک و چ بەڕاستەخۆ بە ناڕاستەخۆ هەر هەمووی لە بەرژەوەندی کۆمپانیا و بانکەکانە و حکوومەتی ئەڵمانیا و ئەمریکا و کوردستانیش هەم قەرزداری کۆمپانیا و بانکەکانن بۆ ئەبێ هەر شتێک بڕیارەدەن ئەبێ لە قازانسی ئەواندا بێ ئێمەش لە خوارەوە دانیشتینە والله ئەمە شتێکی زۆر باشە و دیموکراتیە ئەوە دەست بەدەستیە بەڕاستی ئەمە شتێکی زۆر خۆشە
والله ئەمەش دەگەر ئەدای بکەین و جێبەجێ بکەین بەس کاکە کۆمەلگای ئێمە ئەزۆ دانیشتنا کۆمەلگای ئێمە ئەوە قبول ناکات کاکە دەست بەدەستی ناکرێتن و وایە قسەکەن و کەنەمە ئەوەی کە هاتۆ سەر حکوم ئەگەر ترامپە ئەگەر کلینتۆنە ئەگەر بۆشە ئەوانە هەمووی بە ئازادی هاتون و بە دیموکراتیاتون لە کاتێکە لە پاشیاندا لە پشتەوانە کۆمەڵی خەڵکانی دیکە هەنا ئەلێوەر ئەو سیناریۆمان بۆ دروست بکە لە بەرژەوەندی ئێمەش ئیش بکە ئەوەش پارەش ئەوەش دیعایە لە مێدیاکانی خۆمانە دیعایەت بۆ ئەەکەین و نیشانی جیهانی خەوتوشیە دەین زیانی ئەو بەڕاستی ینی ئەگەر وشەکەم ناشیرین بێت داوای لێ بردنەکەم یانی بەڕاستی خەڵکی ئەو زمانە خەوتو ئاگادار بن بەخوای تەواو خەوتووە تالله إن كنا لفي ضلال مبين بەڕاستی زۆر گومڕاو سەر لێ شێوا بوون والله لە دنیادا ئەماڵین پێشی قیامەت بۆشە منیشانە دەن و شڕۆفەکانی سیاسی دێن و خەڵکە سیاست بەدارەکان دێن و قسەکەن لەسەرەوەی کە بەڕاستی ئەمە شتێکی جوانە بە تیارە هاتوو بە تیار و دووسێ کچی جوانیش لە دەوری بەری خۆیان دائانێن و بەجلکەکی خراپ و ئەوانەوە ئەڵێن کاکەش بزان ها ئەمە ئازادی چەند خۆشە ها ئەو کچە جوانانە ها ئەم ئەو ژنانە چەند ئازادن بەجل و بەرجی خۆیانەوە بە شێوەیەکی دیموکراتی حاکمی وڵاتیش دێتن و سوێندی پێ ئەخواتن و سوێند بێ بە نیشتیمانەکەم و سوێند بێ بەوەی کە باوەڕی پێێتی سوێن دەخواتن بەوەی کە خیانەت لە وڵاتەکەی نەکە جاری پێش بێتە سەرۆکەوە خۆی فرۆشتووە بە سەتان کۆمپانیا بە سەتان کۆمپانیا کە لە بەرژەوەندی ئەوان ئیش بکە یان بەخۆی یەکێکە لەو کەسانەی کە لە مەسلحەتی خۆی کارەکات کە بێت سەر حکم بۆ نمونە ترامپ ئەم قسانەی کرد وتی من بە پارەی خۆم دێمە سەر حکم پارە لە کەس وەرناگرم بەڵام کاتە سەر حکم پارەی لەر هەمووان وەرگرتەوە لە قازانجی ئەوان ئیشی کرد و سەیری بکە بەس سەیری ئامازۆن بکە سەیری پشکەکانی ئامازۆن بکە پشکەکانی فەیسبوک بکە پشکەکانی ئەپڵ بکە هەر هەمووی بە شێوەیەکی زۆر بەرچاو لە 2017ەوە بەرز بۆ تا 2000 ئێستاکان بۆ چونکە زەریبەی لەسەر هەڵگرتن ڕەفیقی خۆنی برادری خۆیتی یەک ئەوەنە یەک پێڕن هەر هەمووی لە قازانجی سەرمایەدارەکان کاری کرد و پشەکانی ئەوان بەرز بووە بزانە ئامازۆن ئەوان چەندەها ملیار قازانجیان کرد لەبەر زەریبە نادەن کۆمپانیەکەی خۆیان زیاتر گەورە کرد و لەو لاشەوە خەڵکی هەژار و فەقیری زیاتر ئەچەوسێتەوە مافیا زیاتر بووە کوشتن و بڕین زیاتر بووە چەندەها خۆپیشاندان دروست بووە چەندەها بێلانەکان لە نێو واشنتۆن و لە نێو نیویۆرک و لە نێو ئەمریکایە بەرەو زیاد بن ڕۆژە خۆی یەک دانە کەمی نەکردو بەڵکو بە هەزاران زیادی کردو لەو 4 ساڵی ڕابردووی ترامپە کەواتە کە دێ سەر حکوم بۆ قازانجی جیرفانی خۆی و هاوڕێیەکانی کارەکات میلەتیش بچێت ببێتە چەکدار کاکە بۆ معاشکە بستە سۆماڵ بستە سوودان بستە عێراق بستە ئەو سەحرا گەرمانە حاشازریانی پرچنج قایم بی وەکو کەر باریانەکەن کە تۆ وەڵڵی چەند زاوتومە ئێمە ڕەحم بە گوێ درێژەکەین ئەلباب ئەو باری لێمەنی بەو گەرمایە یان ئەو کورتانە یان ئەو شتانە بەڵام ئەو زۆر بێویزدانانە سەربازەکانی خۆی ئەو هەموو بارەی لێنێ لەو سەحرا گەرمانە ئەینێرێت بۆ شەڕ بۆ کابرا لە ئەمریکا قەرزدارە حکومەتەکەی زەریبەی بە زەریبە ئەیان گوشێ ئەیان دۆشێ هەرچی خزمەت گوزاری بۆتە بە پارە و بە کۆمپانیا هەر لە نەوت و گاز و سوتەمەنی و کارەبا و هەموو شتەکان بۆت بە پارە کابرا پارەکەی بەش ناکەن ناچار ماڵ و منداڵەکەی بەجێ دێڵ یان ئافرەتە منداڵەکانی بەجێ هێشتووە بۆتە سەرباز لە وڵاتانە چونکە 700 سەربازگەی ئەمریکا هەیە لە جیهاندا 700 سەربازگە یەکی لەو جێگانە هەڵبژێر ببە بە سەرباز یان ئەوتە ببە بە بێلانەکان لەسەر شەقامەکانە بخەوە یان وەکو ڕۆبۆرت کار بکە بۆ دانەوەی زەریبەکە یان ئەوەتە وەکو ئەو گەنجانەی کە بخوێنە لە زانکۆکانە کە با پێتان بڵێم 110 تا 115 زیاتر ئەوانەی بێلانەکانن قوتابی زانکۆکانی ئەمریکانە ئەوانە پێتان سەیر بێت بڕۆ لێ بکۆڵنەوە بە شەو لەسەر شەقامەکان ئەنون بە ڕۆژیش لە زانکۆکان ئەخوێنن بۆ پارەی کریان پێ نادرێت پارەی ئاو کارەبایان پێ نادرێت ناچاریکە چی بکاتن لەسەر شەقامەکان ئەخەون 110 تا 115 ئەڵێ زیاتر لەو ڕێژەیە بەڵام حەز ناکەن خۆیان وە دەربێخن کە ئەمە بێلانەکان لەسەر شەقامەکان سەرێکە هەمووی گەنجە ئەوەی سەر بێلانەکان ئەوەی بێلانەکان ئەوانەی کە لەسەر شەقامەکان ئەنون هەمووی گەنجە بە زۆر بێ زۆری گەنجە بەشەچی تەمەنی گەورەیە بەڵام بەشەچی زۆری گەنجە سەری بکە قسەیان لەگەڵ بکە چەند ڕۆشنبیرن قسەکەرن زۆر پیاوە زۆر بەغیرەتن بەڵام سیستەمەکە وای لێکردن کە بکەون لەسەر شەقامەکانە یانەوە ببنە سەرباز لەو 700 سەربازگەی کە لە جیهاندا هەیە خەڵکەش لەو شێوە هەڵەپەڕی هەن دیموکرات چەند خۆشە فەقیر حاڵی چەند خۆشە ئەمێ ئێستا خبرۆ هەم خەڵک ئێستا سەیری چیەکاتن وەڵا تاخوا جۆن بایدن دەرەچێ یان ترامپ دەرەچێت لە کاتێکار و چەند شاگردی کۆمپانیای بانکەکانی تەقەمەنینە کۆمپانیایەکانی سوتەمەنی کۆمپانیەکانی کارەبا کۆمپانیایەکانی وزە کۆمەڵی ئەو کۆمپانیانە هەر هەموو پارە ئەدەن بەو کاندیدانەی کە هەڵبژێردراون
و چ بەڕاستەخۆ چ بە ناڕاستەخۆ هەموو کارەکەن لە بەرژەوەندی کۆمپانیایەکانە. سەیری بکە کۆمپانیای US Chamber of Commerce 4 ملیۆن دۆلاری داوە بە کاندیدەکانی ئەمریکا. کۆمپانیەکانی جگەرە ئالتریا گروپ کە مەشهورە نزیکەی 1.5 ملیۆن دۆلاری داوە بە کاندیدەکان. کۆمپانیای ڕاینۆڵدس ئەمریکان تریلیۆنێک و 300,000 دۆلاری داوە، ملیۆنێک و 300,000 دۆلاری داوە. کۆمپانیای ئێلی لیلی ئۆنتکۆ 223,000 دۆلاری داوە. کۆمپانیەکانی سیتی گروپ INC 206,000 دۆلاری داوە. ئەو تانە بەس کەمێکم بۆ هێناون ها ئەگەر بۆتان بێنم گەلە زۆرە، چونکە ئەو کۆمپانیا هەرکەسە بە گوێرەی مەسلحەتی خۆی پارە ئەدا بەو کاندیدادانە بۆەوەی کە بێنە سەر حکم بۆی کە ئیشان بۆ بکەن. طبعاً خۆ زەکاتیان پێ نادات، خێرا پێ ناکات، ئەبێ ئیشم بۆ بکەیت. ئەگە ئیشم بۆ نەکەیت تەواو جارشت دەرناچیتەوە، یاخود ڕکابەرەکە پارەدن بە ڕکابەرەکەی بۆی کە لە مەسلحەتیەوان ئیشی بکات، ئێوەش بۆی کات بۆ ناکات. کابرا عەلمانیە نە لە خوا ترسێ، نە لە قیامە دەرسێ، نە لە عەزابی قەبر ترسێ. ئەمنیش ئەگەر لە خوا نەترسم و بما قدمت وأخرت لەوە ئەترسم چ لە دوای خۆم ئەنێرم و چ لە دوای خۆم بەزێ دێڵم. من پێم چۆن ڕیبا وەرەگرم بۆ نمونە بێتە میرات بۆ منداڵەکانم، چۆن خۆم تووشی قەرزەکەم، چۆن خۆم تووشی ڕیباکەم، چۆن حرامێکە خۆم بۆ خۆم بۆی کە بۆ منداڵەکان ببێ بە میرات لە دوای منیش ئەو حرامان بۆ بنووسێ، بۆ چونکە لە خوا ترسم. بەڵام کابرا لە خوا نەترسێ بۆ ناکات. وڵا مەلهەشدا ئامەزرێنێ، قومارخانەشدا ئامەزرێنێ، وڵاتیشە فرۆشێ و نیشتمانیشە فرۆشێ و بۆ کۆمپانیا و بانکانی شەکاتن میمێ پارەی دەست بکەێت. هیچ وەش ترامپە سەیری بکە. ئەوەندە کابرایەکی بێڕێزە لای خێزانەکەی سەیری بکە. چەندین گرتەی ڤیدیۆیی هەیە ئافرەتەکەی دەستی ناداتێت لەگەڵی بڕوات دێنە دەرێ بۆ لە تیارەکەیە چەندی جار سەیری بکە ئافرەتەکەی دەستی لێداتن ئەڵێ دەست نادەمێ کە بوو بە هەراوەنە هەرا و شتێ لە مێدیاکان زۆر بڵا بۆ ئەو گرتە ڤیدیۆیان پەیدا بوون لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە مێدیاکان بوو بە هەرا کە لە چەندین جێگایە ترامپ دەست بۆ خێزانەکەی بەد خێزانەکەی دەستی بێ نادات. بۆ چونکە ئەوەندە ڕزای قورسە لەلایەوە. ئەو ناتوانین خێزانێک پێک بێنێت، چۆن ناتوانێتن بەختەوەری بۆ ئێمە دابین بکات کە ئێمە لاسایانەکەینەوە لە وڵاتەکانی خۆمان هەمان حیزبدا ئەمەزرێنین و بە ناوی ئەو دیموکراتیەوە کە ئێمەش با خێزانەکان وەکو خێزان ترامپ بێتن و وەکو چونکە ئەو ئێستاکە ڕووی بێدەکەیە ئەمە کەسێکی هیچ و پوچکە بێتە سەرکردی هەموو جیانە يتكلم عن أمر عام كقصاك لسر همو شتيك لجيهان دكا هر شتيك لنا أو بريارة ده تلنا مالكان ما بجوزره تلا بربكين تلنا حكومة كان ما بجوزره تلنا برلمان كان ما تلنا حزب كان ما لأنه همو جيهانا كأو قصي بقاتن ليرة ده أبزيني تومن ده أبزيني دولارنا بابلين ليرة أو أن حتى بارد جياني بي بيوتن بخوي حكشان وداكشاني بي كاتن بدست أوه كوات أبوريد حكومة البرلمان سكرتير دارهم بدستي أوه بخوشي بدستي كومبانيا وبنك كانا كباري لوان وقرتوا لكاتك دروي كركا قوتي من بارا مورنا قرتوا كتي لا زوبر بيك ك رخرابشي بحساب امريكي سربخويا بارا لا كومبانيا كو كاتوا ادات بو كانديداتنا اما بشويش رسمي بلان غير رسمي تندها او كومبانيا تندها مليونها دولار ادن بوان برش قبل اما بيلن باري الرش لأمريكا مشهورة كأوي زوبا بيك بيدا أما رجنية بلام أو لا جير بردكية يخل لا جير ميزكية أما هي جزار زورة كوكوبانيا كان أدن بو كانت هذاني كأخوان حل بجاردوها كومبانيا كوخ كومبانيا أمريكي دوبرانا دصلات الزر هاي هي أو زقل داودرمان كان كومبانيا داودرمان تقمني أنا كومبانياش كوخي جيتش لو كومبانيا بهزاني كأوين أمريكا أجني أخذ أوتان بخوتان لجوجل يوتيوب بدوي دا بقرن كشيماء كشتو قاضي زوري هي وزي هي نوتو غازة شيك زار زوري هي أتواني هر أمريكا بكرت أو ندا صلاتي زورة أو أما راسا خو سركردا كان شاقردي أوان هذا مش سركردا كان بترامب يشتوى كمليارديريكا شي أمريكا ترامب حفظته 15 مليارديري أمريكا حفظته 15 كان كوات أو كومبانيا تواني كان لو ما واني رابردو بتابتي لو صالي رابردو توانا بطواوي حكمة بكرن تقمني داودرمان بوزا كهرباء هيتي حكمة أمريكانية هيتي قلي أمريكانية ألمانيا جوايا فرنسا جوايا زور بي زوري ولاتا كان أويك كومبانيا كان بطواوي دستيان تشاوت النيو ولاتا كان ولاتا كزو قرز دارا
یەکێ لە هۆکارەکانی سوکردنی قەرزی سەر وڵات بە کۆمپانیای کردنی وڵاتە فرۆشتنی جمگە و دام و دەستگایەکانی حکومەت و خزمەتگوزاریەکانە حتا قەبرستانیش ئەبێ هەموو بفرۆشرێت حکومەت ئیفلاسە چی بکات چی بکات دەبێت ئەوانە بفرۆشێت سیستەمەکەش وایە و ڕێگایکەش وایە ئللا بە ڕێگای دیموکراتیە توانێت ئەم شتانە دەستە بەر بکەیت و وڵات پڕی دیسکۆ مەلها بکەیت و وڵات بە کۆمپانیایی بکەیت و حکومەت توشی قەرز بکەیت و هەر سەرکردەیەکیش بە هەر ڕەنگێک و لایەنێک و باڕێژیش یەک بزدرێژ بێت کە هاتە سەر حکومەت بین دەفتەرێکی قەرزی لە پێشە ئەبینی حکومەت دام و دەستگاکانی هەمووی بە کۆمپانیایی کراوە ئەبینی کۆمەڵێک یاسا هەیە لە بەرژەوەندی کۆمپانیایەکانە کارەکەن ناتوانین دەستکاری قەرزەکە بکات قەرزەکە چۆن داتەوە ناتوانین دەستکاری ئەوم دیسکۆ مەلهە و قومارخانە و باڕ و مەلهانە بکاتن داهاتی وڵات بەشێک لەسەر ئەوانەیە ئەو کۆمپانیایکە لە وڵاتەکەشیدانە بازارە قۆرخ کردووە کە هیچ کەسێک ناتوانێت بەرەگاریان بێتەوە بۆ نمونە کە مەطعمەکانی ئەمریکی چێتوانین بەرەگاریان بێتەوە دەسەڵاتیان لە هەموو جیهان هەیە هەموو کون قژمێکی وڵاتیان پڕ کردووە لە مەکدۆناڵس و لە KFC و لە کۆمپانیای ABC و ئەوان هەم کۆمپانیا هەموو ڕێستەڕانتی مەطعمی ئەمریکینە کە بافرۆشێکی کۆیی و هەولێری و سلێمانی چۆتوانین ڕکابەری لەگەڵەوە بکاتن وردە بازارە قۆرەخەکاتن و بازاری بچووکان نامێنێت و هەموو ئەبن بە کۆمپانیای مەزن گەورە جێگان خۆشتر خواردنیان خۆشتر هەرزانتر و ڕکابەری بەهێزتر و حکومەتیش ئەبێ بۆ ئەوان ئیش بکاتن و حکومەش لەوان دەبێت قەرز بکاتن و بەڕیبا لیان وەربگرە و کۆمپانیا لە ناوخۆنە لە بانکەکانی ناوخۆ لە بانکانی دەرەوە ئیتر چی هەڵەبژێری هەڵبژێرە تۆ وڵاتت بێدەستە بێلاقە بێچاوە بێ گوێچگەی هەژکابرا هەڵەبژێری ئەچ چێشکە لەوەدا برایەتی و خزمایەتی و دۆستایەتی هەر هەموو لە پێناوی کەسێکە بەفیڕۆ ئەچێتن و لە ناو ئەچێ کەسێک هیچ دەسەڵاتیشی نییە چێشکە لەوەدا بادی چیەکات ئەتوانی بە ئۆکسۆمۆبیل بێتن تۆ ژینگە پیسەکەیت ئەتوانی بە کۆخ بڵێتن تۆ ژینگە پیسەکەیت ئەتوانی بە دووک ئێنەرژی بڵێت تۆ وات کرد هەستن بەخۆی شاگردیەوانە خێرە فەقیر حاڵێکە لەوەدایە مسلمان لە ساشیانەکەنەوە واش ئەزان کە بەڕاستی ئەمانە بە شێوەیە زۆر دیموکراتی هەڵبژاردنەکەن لە کاتێکەوە هەمووی بەڵگەی ئەو سەتا یەکم بۆ ڕوونکردنەوەتەوە سەتا یەک ئەگەر ئەو ناوی ئەوم کۆمپانیانەتان بۆ بنووسم کە حکمی ڕەهایان هەیە لە نێو واشنتۆنە ئێستا بۆ نمونە چەندی جار باسشم کردووە کۆمپانیای گۆڵدمان ساکس کە خاوەنی کۆمپانیەکانی لێمان برادەرسە هەر بەخۆی ئەڵێن ئەم کۆمپانیایە لەگەڵ کۆشی سپیا وەکو مریشک و هێلکەوانە هەتا ئێستا نازان ئایا مریشک لە هێلکێ یان هێلکە لە مریشکە ئایا کۆشی سپی مۆزەفەکانی گۆڵدمان ساکسیان گۆڵدمان ساکس مۆزەفەکانی نێو کۆشی سپین هیچ فەرقیان نییە نازان کچ و داک مریشک و هێلکەنە هیچ فەرقیان نییە ئێ باش گۆڵدمان ساکس لەوانەیە ئەگەر بیەوێ بەڕاستە خۆ ئیش بکاتن مۆزەفێکی ئەکات بە وەزیری دەرەوە لە سەردەمی کلینتۆنە یەکێ لە مۆزەفەکانی وەزیر بوو لە سەردەمی ئۆبامەیە بەدەیان مۆزەفی نێو گۆڵدمان ساکس بوون بە ئەندامی گەورە و وەزیری گەورەی نێو حکوومەتەکەی ئۆبامەیە باشە بەڕێزەکانم خۆ ناوی ئەوانەشان نەبیستووە زۆر ئاسانی زۆر بسە ئەسیاد العالم لێدا ئەسیاد العالم بە عەرەبی خۆ بە عەرەبیشمان هەیە بە ئەڵمانیشمان زۆرە بە ئینگلیزی زۆرە بەڵام خەریکی پۆبجی مسەلسلات و بزانین تاخۆ ئەخبار چ هەیە و سەرکردەکە چێ دەرس چێ دەرس بێگومان ناگەی ئەو ڕاستیانە بەڵام تۆزێک دوورکەون لەو شتانە بزان تاخۆ چی ئەگوزارێ لە جیهاندا بزانە چی حکومەکات ئەو دنیا بۆم خەرزدارە تەمان کە دووک ئەنێرجی 190 کارەبای ئەمریکا دابین بکات ئەمریکا ئەویش ئەبێ کارەبا لەو بکڕێت ئێکە قەرزداری کارەبای ئەوە لەو لای قەرزداری داو دەرمانی کۆمپانیایەکانی فارماسینە هەم کۆمپانیانە هەنە تەقەمەنی بە هەماشە بۆتان باسە تەقەمەنی بکەن ئێستا چۆن نەزانێ لێ تەقەمەنی ئەوە هەمووی ئەمریکیەوەی ئەمریکایەکانەوە کەڵێ ئەمە سلاحی فەڕەنسیە سلاحی ئەڵمانیەوەی ئەوەی نازانێ هەم کۆمپانیایەکانە ئەڵمەریکا هەرچی شەڕی جەنجیانی یەکەم هی دووەم شەڕی ڤێتنام شەڕی 11 سێپتێمبەرە ئەوە هەر هەمووی چەکی کڕیوە لە کۆمپانیایەکانی بۆ یەک لەوانە بۆ نمونە کۆمپانیایەکانی هالیبۆرتۆن چێ بوو هالیبۆرتۆن کە پێشترێ مدیری هالیبۆرتۆن بەڕێوەبەرەکەی ناوی دیک چیلی چێە پێشترێت جێگری بۆش بوو لە لاشتایەکانەوە سلاحی ئەفرۆشتە ئێران سلاحی ئەفرۆشتە عێراق بۆ پێکدا بدەنەوەە 40 میلیارد دلار سەدام حوسێنی خوارد سەدام حوسێن زۆر لەو کابرای تووڕە بە دیک چیلی جێگری بۆش باشە ئەوە ئەمریکا چەندین بە ملیارها دلاری قەرزداری هالیبۆرتۆنیە کە چەک و تەقەمەنی ئەفرۆشێت بە ئەمریکایە یەک لەوانە ئەوە هالیبۆرتۆنە بۆینگ بە هەمان شێوە
ئەمریکا زۆربەی سلاحەکانی لە بۆینگە کڕێتن کۆمپانیاکانی جۆرج بۆشە کۆمپانیای سوتەمەنیان هەیە لەگە کۆمپانیای تەقەمەنی یعنی لێ کاتدا جۆرج بۆش کاتێک کە شەڕەکانی کرد لە شەڕی ئەفغانستان و عێراق هەم کڕیار بوو هەم فرۆشیار بوو سەرۆک بوو لە کۆمپانیەکەی خۆی ئەیکڕیوە لەگە کۆمپانیەکەی مارتین و KBR و بۆینگ و ئەوانە لەو کۆمپانیانە سلاح یەکڕیوە لە بودجەی خەڵکە ئەیدا بە جیرفانی خۆی بە هاوڕێکانی کاکە ئەوەندە سلاحمان پێویستە بۆ شەڕی ئەفغانستان و عێراق ئەو بامەش کە هاتە سەر حکم ئەویش بەخۆی کۆمپانیای نییە ئەو بەڵام باڵێن ئەویش یەکێک لەو کاندیداتانەی کە بەخۆی لە کۆمپانیاکان ڕاستەوخۆ پارێ وەگرت بۆی ببێت بە سەرۆکە لە 2008 بوو بە سەرۆک تا 2016 8 ساڵ سەرۆک بوو ئۆباما 9 تریلیۆن دۆلار قەرز هاتە سەر حکومەتی گەلی ئەمریکا 9 تریلیۆن چونکە شەڕەکانی ئەفغانستان و عێراق و سووریا بە زۆری لە سەردەمی ئۆباما هەڵگیرسان و بابڵێن زیاتر بوون لە 8 ساڵە 9 تریلیۆن دۆلار زیان بەر ئەمریکا کەوتن و لە سەردەمی ئۆبامەیە ئێمە بۆچێ باشە ئەمە بۆ کۆمپانیەکان ئیکسۆمۆبیل و هالی بۆرتۆن و بۆینگ و مارتین و KBR و شتێکی باشە سەکردێکی ئەوهیان دەست بکەوێتن کە هەم شەڕ بکە هەم سلاحیان لێ بکرێتن ئێ میلەتیش لەو سەرا مافیا زۆر بووە چەک زۆر بڵاو بێتەوە خۆکوشتن زۆر بووە بێلانەکان زۆر بوونە قمارخانەکان زۆر بوونە مەلها زۆر بۆ تەلاق زۆر بۆ لەباربردن زۆر بۆ ژیان قوڕوس بە کەیفی خۆیەتی میلەت بێتە چەکدار بۆ بەرژەوەندی مەسلحەتەکانی ئەوان خۆ ناوانە خۆ لە جیرفانی خۆم دەرنەینەوە هەر ئەو ناوانەی کە پێم داون هەمووتان ئەتوانن بە دوایدا بگەڕێن و بەڵگەکان بە دوایدا بگەڕ هەمووی وازح یەک لە کۆمپانیانە بلاک ڕۆک سەری بەس سەرکە بڕۆ ژیانناوی بلاک ڕۆک بخوێنەوە لە گۆگل لە یوتیوبە بڕۆ سەرکە بلاک ڕۆک یعنی باوەڕ بکەن بلاک ڕۆک داهاتی بلاک ڕۆک لە کۆی داهاتی ئەڵمانیا بەریتانیا و ئەمریکا زیاترە بەس بلاک ڕۆک هیوادارم بە دوایدا بگەڕێن داهاتی ئەم کۆمپانیایە لە داهاتی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا زیاترە گەیشتۆتە زیاتر لە 6 تریلیۆن دۆلار داهاتی ئەم کۆمپانیایە 6 تریلیۆن ئەڵمانیا قەرزدارە بەریتانیا قەرزدارە ئەمریکاش قەرزدارە داهاتی ئەڵمانیا 2 تریلیۆن و هەندێکە داهاتی ئەمریکا 3 تریلیۆن و نیوە داهاتی بەریتانیا 2 تریلیۆنە بە هەر سێکیان ئینجا ئەگەر بگەنە کۆمپانیاکانی بلاک ڕۆک باشە ئەگەر زۆرش پێ سەیرە سەیری بکە خۆ ئەمڕۆکە گەڕان لە دوو لەو قسانەی من زۆر ئاسان بووە لە ناو دەستی خۆماندا یعنی باشترین نیعمەت ئەمڕۆکە ئەم مۆبایل دەستمان ئەتوانێت هەرچی بەڵگەی بە دوایدا بگەڕێت ئەگەر زۆر کەمتریشم نەگوت بوو جارێک قسە لە من وەرمەگرن بەڵام ئەگەر وابوون ئەبێ بگرین بۆ حاڵی خۆمان کە تەمەنمان ڕیشمان سپی بووە هەتا ئێستا مۆزوعانەمان نەزانی و کەسەکان زۆر زەقیشن ئەز ئازانی بەڕاستی أفمن يمشي مكبا على وجهه أهدى أما يمشي سويا على صراط مستقيم أو كسي كسري تساوي نقاندو بس أرز دا أروات سري أملا أولا ناكات أما لسر رجال راسيان كسي كسري برز كردوتو بدزواني برجال دا أروات طبعا كاتو تساوي قبات كي برجال دا أبرويتنو توشي تصالبي توشي أملا أولا أبيتنو بلام كسي كبدزواني برجال دا أروات حتما سر رجال راس ترى سي كتاخو أمريكا چەند مان بەو شێوە بەڕێگادا ئەڕۆین سەتات چەندمان ئەو بە وەڵامەکەی لای ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بۆ کۆمپانیەکانی ئەم جەنەرال ئەی کۆمپانیای هەنگەڵی زۆر خۆشەویستەکەم کە چەق و تەقەمەنیە کە چەندەها سلاحی ینی فرۆشتە جۆرج بۆشە ئێستاکە کە بە تەواوی لە نێو واشنگتۆنە کارەکەن لە نێو سیاست مەدارەکانە یانی زۆرن یەکی لەوانە با باسی ماکرۆنکن ئەویش بۆتە وێردی سە زمانمان زۆر باسی کرێت ماکرۆن کابرایەکە هیچ پێگەیەکی کۆمەڵایەتی و سیاسی نەبووە لە نێو فەڕەنسایە بەڵام مۆزەفی یەکێک لە بانکە بەهێزەکانی جیهانە بۆیە ئەم کۆمپانیایە بە پێویستی زانی کەسێک بکاتە بە سەرۆک یعنی هەر وەکو پیاوەتێکە بڕوەرە حەز دەبی بە سەرۆک وەردەکەمە سەرۆک هەر کردی بە سەرۆکی ئەمە فەڕەنسا و تەواو بڕایە پێشترێ لە یەکێک لە بانکەکان مۆزەف بووە بڕۆ بە دوای ژیاننامەیدا بگەڕێن بڕۆ تا خەباتی چی هەبووە داخۆ لێ چ حیزبەکە کاری کردووە داخۆ چی بۆ نیشتمانەکەی کردووە هیچ تەنها مۆزەف بوو مۆزەف یەکێک لە بانکە یعنی بانک ئەوەندە دەسەڵاتی هەیە
تۆ بڕۆ تۆ لاکسۆ تۆ وەرە تۆ بڕۆ تۆ حەز لە بازارە ژنێک بکەینە وەزیر ئەوجار پیاگو بکەینە ئەوجار ڕەش پێچێک سپی پێستێک ئەوجار کورتە باڵێک ئەوجارە قەڵەوێک ئەوجارە درێژێک کورتێک بە کەیفی خۆی چی حەزی لێ بێت ئەو بەخوای وەکو بەردگەلەکەیە لەسەر شەترەنجەکەیە تۆ بڕۆ تۆ وەرە هەموو بەدەستەوە ئینقلاب بەدەستە ئەوە سەکردە دەستەوە هەر هەمووش بۆیشە ئینسانی هیچ پوز نەبی ناکا بە سەکردەش بۆی کە فایلەکەی تەواو پیس بێ لە بەدڕەوشتیە زۆربەی زۆری وەزیرەکان بڕۆ فایلی بەدڕەوشتیان هەیە وەسەری ترامپ بکە فایلی بەدڕەوشتی هەیە وەسەری کلینتۆن بکە ئێستا لەوانەیە ئەو گەنجانێک ئێستا کە پێگەیشتونە لەوانەیە ئەو سیارێکە بڵێن سیارەی ئەو سکرتێرەکەی ناوی چ بوو ئەوەی کلینتۆنە کە تەعەدای لێ کرد کەسە سیارێک لە کوردستان بە ناوی ئەو کراوە لەو دەمێ نایەتە سەرم چێ ناوەکەی لەبەرە ناوی ئەو سکرتێرێک کە کلینتۆن تەعەدای لێ کرد لە ساڵی 90ەکانە کە سیارێک بە ناوی لە کوردستان هەیە بە ناوی ئەو کراوە والحاصل لەو دەمێ نازانم ناوەکەم لەبیر چووە کەسێک نەینووسیوە مۆنیکا سیارەی مۆنیکا مۆنیکا سکرتێرێکی کلینتۆن بوو تەعەدای لێ کرد باشە وەزیری ناوخۆی ئێستای فەڕەنسا بە هەمان شێوە بینی تەعەدای لە شفرۆشێک کردووە یعنی زۆر هەر زۆر ئێستاگە بێت و باسی ئەوانە بکەین ئینشاڵڵا کە لە بەرنامەش بیا ڕۆژێک باسییان بکەم بۆی کە ئەمە علمانەکان ئەوەندە بە چاومان دانەدەم بڵێ وەڵا فلانکە سوڵتان وای کرد و فلانکە سوڵتان کرد باشە من لەو سەردەمە ئاژین ئەوەی تۆ قسەیە بەس ئێمە بەڵگەیە بەڵگەی زیندوی ئەو سەردەمەیە هەرچی تۆ شانازی پێ واکەی بڕۆ فایلی بەدڕۆشتی هەیە تەعەدای لە شفرۆش کرد تەعەدای لە مۆزەف کرد تەعەدای لە سکرتێرەکەی خۆی کردووە تەعەدای لە کچی خۆیان کردووە خۆشەویستان نەشتێ وەڵی ئێستا شەرمەکە بێتە سەر زمانی بەڵام ئەمە واقعیەتە هەرچی هەیە بۆیشە بینی ئەوانەی خۆشمان بینی چەندەها لە وڵاتەکانی خۆمانە بینی فلیمی بەدڕۆشتیان بڵاوبووەتەوە بە ڕۆتوقوتی ڕسمیان بڵاوبووەتەوە شتی زۆر پیسیان لێ بڵاوبووەتەوە بۆ چونکە یەک ڕێچکەنە ئاگادار بە ئینسانی خراپ نەبێت نایەتە سەر حکم چونکە بۆ ئەم حەدیثە کە فەرمێتن کە ئینسانی ڕووی بیضە دێتە سەر حکم قسە ئاکا لەسەر کەوتیان ڕووی بێدە چێ یا ڕسوولەکە کەسێکی سەفیهە کە هیچ پوچە هیچ پێگەیەکی نە کەسایەتی نە کۆمەڵایەتی نەخێزان هیچی نییە ئەمری ئامەش کەوتە دەستێ یعنی هەموو شتی بڕیاری گشتی کەوتۆتە دەست ئەمڕۆ کەژوانە بەڕاستی بەڵام داخەکەم کە ئێمەی پاک بۆ لاسای ئەوان بکەینەوە بۆ هەر نەهاکە ئەو کەسان لێ هۆشیار بکەینەوە بڵکاکە ئەمێ فایلەکانیان ئەمێ کردارەکانیان و ئەمێ بە قەرزدارکردنی وڵات و فرۆشتین دام و دەستگایەکان و بڵاوکردنی فسق و فەسادی لە جیهاندا و ئێمەش ئاگاشمان لە خۆمان نییە وڵاتمان هەموو فرۆشراوە تحداکەم یەک سەرکردی ئەڵمانیا شەبێتن پارەی لە گاوزلمان وەرنەگرت بێت کە سەرۆکی قومارخانەکانی ئەڵمانیایە هەر هەمووی وەریان گرتووە هیچ کاندیدێک نییە نە لە ئەمریکا نە ئەڵمانیا نە لە ئەوروپا نە لە وڵاتەکانی خۆمانە کە بەڕاستە خۆیان بە ناڕاستە خۆم کار لەگەڵ کۆمپانیا و بانکەکان نەکەن و وەکلیلی دەستی ئەوان نەبن و وڵاتیش قەرزدار نەکەن بۆ ژێر دەستی ئەوانە هەر هەمووی قەرزداری دەستی ئەوانەیە ئەمانە کۆمەڵێک بەڵگەنە کە بەڕاستی شتەکان یەکزار زۆرن 45 دقیقەیە قسە نەکەین لەوانەیە کاتم زۆر لێگرتە بن بەرحاڵ هیوادار ئەم بەرچاو ڕوونیەک بێ بۆ بەڕێستان بەر لەوەی کە لە قیامەتە بڵێن تەڵڵاهی ئین کونا لەفی ضەلال مبین بەڕاستی ئێمە زۆر گومڕاو سەر لێ شەوا بووین و بۆیشە خوای گەورە تەبارەکە وتەعالا یعنی ئەفەرمی وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون زۆربەتان باوەڕ ناهێنن إلا شرك ئەنجام بدەن إلا شرك ئەنجام بدەن یعنی زۆربە من ئەڵێن باوەڕدارین بەڵام لەگەڵ باوەڕکەی خۆمانە شرکمان تێدای ئاگاشمان لە خۆنیە کە وەلا و بەڕامە نازانین بۆ چییە لە کاتێکدا وا ئەزانین کە ئەمە سەرکردەی وڵاتە هەندێک شەڕی کەنەسە ئەمە کە ئەوەلی ئەمر بێ چڵێ نە سەرکردێ لە کاتێکە هەرچی تۆ شانازی پێ واکەیت و تۆ وا ئەزانی کە ئەمە باڵا دەستە باش بزان لە چاو کۆمپانیا و بانکەکانە نە ئەتوانێت بەرەنگاریان بێتەوە نە ئەتوانێت لە مەسلحەتی ئەوان ئیش نەکات و نە ئەشتوانێ وڵات پڕ نەکات لە کۆمپانیەکانی ئەوەنە کۆمپانیەکانی مەشروبات بێت کۆمپانیەکانی داودەرمان بێت کۆمپانیەکانی قومارخانەکان بێت کۆمپانیایی بەدڕەوشتی بێت هەرچی کۆمپانیای خواردن و خۆراکە هەرچی هەیە ئەبێ هەر هەموو بداتە دەست ئەوان و ئەوش ببن بە شاگردەکانیان معاششیان بۆ ببڕنەوە یاخود بیانکەن بە مدیری یەکێک لە کۆمپانیایانە کە لە وڵات هەڵ ئەسوڕن بازار قۆرخەکەن و منداڵی لە دایک نەبووش تووشی قەرزێکی زۆرەکەن و هەرچی سەرکردەش لێتە وڵاتەکەیە بە هەڵبژاردن بین القەوسین على ئەساس سەرکردەیەکی دیموکرات خوازیان هەڵبژاردووە کە دەسەڵاتدارە لە کاتێک کاچێتە سەر وڵاتەکەی بینی وڵاتەکەی دەفتەرێکی قەرزی لەسرە کە ئەبێت کار بکات بۆ دانەوەی قەرزەی ئەگەر نەشی کرد ئەوە
هەل لە ناو UN لە چاخانە قەرزدارەکانە ڕووی ڕەشەکەن و حەساری ئەخەنە سەری و هەرچی کۆمپانیایە لەسەری وشەکە بابن حەساری خاتە سەر و تەنگە نەفەسێکن قورجی ئەگرن وەکو ئەوەی عێراق و وەکوی فەنزوێلا وەکوەوەی ئێران و ئێستا وەکو کۆریای باکوور ئەوانە لەسەری قەرزەکە لەسەری توڵ دەکەن ئەبێ منداڵ ئەزە خەڵکە یان ڕابپەڕێ یان لە برسان بمرن یان ئەوتە بە برایەکەی خۆی ئینقلابی بەسەرداکەن و لایە بن ئەو جارە کەسانی دێنە سەر حکوم وەکوانی تۆری خۆس و زۆلدۆس و ڕۆڵدۆس و سەرۆکی پەنەما و ئیکوادۆر و سلڤادۆر و ئەوانە سەرۆکی چیلیوانە سەدام حوسێن و ئەوان هەکە کە کوژران کەسانی دێنە سەر حکوم کە ئەبێت لە بەرژەوەندی کۆمپانیا بانکان ئیش بکاتن ئەوە بەشێکی کەمی ئەو کۆمپانیانەی کە ناومێناون ئەگەر نا زۆر لەوە زیاترن کە پێشیان عیبە پێیان بڵێ سەرۆک پێیان بڵێ مەلیک پێیان بڵێ وەلی ئەمر چونکە زۆر خۆیان بە گەورەتە زانن لەوانەی کە ئێمە لەسەر شاشەکانە سەیریانەکەین ئایتا خۆچێ دەرچوە چێ دەرنەچوە باشە بەڕێزەکانم بۆیە بەڕاستی پێویستە چاو بە چاو کراوەتی بژین چونکە ئێمە قیامەتێکمان لە پێشە قەبرێکمان لە پێشە ئەبێ کاری بۆ بکەین لامان کاتدا لە دنیادا بڵین ئێمە بەڕاستی ئاگادار نەبووین بەڵام بۆی کە بە ولا تموتن إلا وأنتم مسلمون لكاتك بمرين كبطواوي تسليمي فرمانكاني پروردگار بوبين وأوي كبزانين كبفسق وفساد دولات بلاو بكاته وحاشاي لبكينو وتبراي لبكين وبزانين دوستا دي خوشويسي بو چدر أبرين بو نبتشوري بجين ونبتشوريش حشر بكين لروجي قيامته بإذن الله هیوادارم سرم نێشاند بن خۆشەویستان بەڕێزەکانم زۆر سوپاس بۆ لایک و کۆمنتەکانتان تا بەشێشتر بەخوای گەورەتان ئەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.